ئایا جگەرە کێشان تەنها زیانی هەیە بۆ کۆئەندامی هەناسە و بۆ ڕێکانی خوێن؟ سڵاو، بە تاکید نەخێر. جگەرە کێشان دەبێتە هۆکار بۆ دروستبوونی شێرپەنجە لە کۆمەڵێ ئەندامی لەشە و یەکێک لەو ئەندامانەی کە زۆر سەرەکین لە میز و میزەڕۆدا ئەویش میزڵدانە. 150 بۆ 65 ئەو کەسانی کە شێرپەنجەی میزڵدانیان هەیە هۆکارە سەرەکیەکەیان جگەرە کێشانە. نمونەیەکمان لایە چارەخوازێک کە سەردانی کردین هیچ کێشەیەکی نەبوو، تەنها میزەکەی خوێناوی بوو. دوای پشکنین و پرسیار و وەڵام لەگەڵ چارەخوازەکە دەرکەوت ئەم چارەخوازە بەڕێزە بۆ ماوەی 20 ساڵە جگەرە دەکێشێ، ڕۆژانە 2 بۆ 3 پاکە جگەرە. بۆیە بڕیارماندا لە ڕێگای ناوسوورەوە سەیرێکی ناو میزڵدانی بکەین کە بینیمان کۆمەڵێ گری شێرپەنجەی دروست بووە لە ناو میزڵدان. طبعاً ئەمە هۆکارەکەی جگەرە کێشانەکەی کە باسمان کرد. بۆیە بڕیارماندا لە ڕێگای بەنجی نیوەیەوە گرێکانی بۆ هەڵگرین و بینێرین بۆ پشکنینی شانەزانی. پەیامەکەم لێرەدا ئەوەیە: تکایە هاوڵاتیانی خۆشەویست دوورکەونەوە لە جگەرە کێشان لەبەرەوەی جگەرە کێشان هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی شێرپەنجەی میزڵدان. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.